هەندێ بابەت هەیە لە دوای پێغەمبەر صلی الله عليه وسلم باس و خواسی هاتۆتە ناو شریعەتی ئیسلامیش چونکە کۆتا پەیامی خوای پەروەردگارە بۆ مرۆڤایەتی قانون یاساکانی بە شێوەیەکن حتا کۆتا زەمان لەسەر هەموو بابەتی قسەی هەیە ئەم بابەتە شەرعیە ناشەرعیە فەرزە سونەتە مباحە مەکروهە حرامە قسەی لەسەر کراوە زاناکانمان قسەیان لەسەری کردووە ئەویش لە ڕوانگەی ئاەت و حەدیثەوە وەریان گرتووە یعنی لە ئاەتی قورئان یان لە حەدیث لە یاسا گشتیەکانی ئاەت و حەدیثەوە وەریان گرتووە مثلا زۆر مەواضیع هەیە بەس من هەر ئاوا بۆ نمونە یعنی یەک دوو مەوزوع ئەخەمە بەرچاوتان حکمی زۆر مەسائیلی تازە کە پەیدا بووە بۆ نمونە سەیارە بۆ نمونە سبلت بۆ نمونە پانکە بۆ نمونە مزگەوت بەم شێوازە دروست بکرێ بۆ نمونە فەرش کە لەسەری نوێژەکەین بۆ نمونە ئەم بڵندگۆیانە کە ئێمە ئێستا قسەی پێ ئەکەین بانگی پێ ئەدەین قورئانی پێ ئەخوێنین نوێژی پێ ئەکەین حکمی ئەمانە لە شریعەتی ئیسلامە چییە لەبارەیەوە شریعەت چی فەرمووە تۆ ئەڕۆی بۆ چی ئەڕۆی بۆ ئاەتەکانی قورئان بۆ حەدیثەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم لەوێوە ئەحکامەکان وەرئەگری لەوێوە شریعەت قسەی لەسەر کردووە بەپێی ئەو یاسایانەی کە هەیە یادی لەدایکبوونی پێغەمبەر صلی الله عليه وسلم لەسەردەمی پێغەمبەر صلی الله عليه وسلم شتێک بەم شێوازە نەبوو بەم شێوازەی کە ئێستا هەیە یادەکە بکرێتەوە بەم شێوازە بەڵکو ئەتوانی بڵێ هەموو ڕۆژێکی مسلمانان یادی پێغەمبەر بووە و لە خزمەتی پێغەمبەر بوون صلی الله عليه وسلم دوای پێشی 800 ساڵ تقریبا پێش ئێستا لە هەولێرەوە سوڵتان مزەفەر هەڵسا بە زیندووکردنەوەی یادی لەدایکبوونی پێغەمبەر صلی الله عليه وسلم بۆ یەکەم جار زانایان دەربارەی ئەوە ئەڵێن چی حکمی ئەمە لەکوێوە وەرگیراوە ئایا ئەمە هەروە شتێکە پەیدا کراوە و بەبێ بەڵگە یان دژی بەڵگەکانی قورئان و سونەتن یان بە پێچەوانەوە لە ڕوانگەی قورئان و سونەتەوە حکمی لەسەر دراوە و دروستیەتی باس کراوە زانایان ئەگەر تەماشای یەکێک بڕوا تەماشای حکمەکانی بکە لە لای زۆربەی زانایان فەرموویانە بەڵێ آخر ئەوانەی کە ئەڵێن ئەمە دروست نییە ئەڵێن کوا ئاەت هەیە لەسەری فەرموو ئاەتێکم بۆ بێنەوە لەسەر ئەوەی کەوا یادی مەولود بکرێ منش ئەڵێم فەرموو ئاەتێکم بۆ بێنەوە بڵێ ئەبێ لە سەماعە بانگ بدرێ لەبان ئەو فەرشە نوێژ بکرێ ئەی بۆ ئەیکەیت و قسەیش ناکەیت فەرموو دەیەها مەسائیل هەیە فەرموو بەڵگەم بۆ بێنەوە لەسەری ناتوانی هیچ بڵێ حتا بگرە کابرایەک ئێستا من بانگی کابرایەکەم ئەڵێم کاکە تۆ عەرەق مەخۆرەوە ویسکی مەخۆرەوە بیرە مەخۆرە ئەمانە حرامن ئەڵێم مامۆستا حرام نییە برێ نە ئاەتی لەسەرە نە حەدیثی لەسەرە نە ئیجماع زانایانی لەسەرە مەسەلەن کیە باس ویسکی فەرموو لە کتی لە قورئانە باس ویسکی کراوە فەرموو بزان لە حەدیثە باس ویسکی کراوە ئەی لەکوێ ئەمە حرامە منش ئەڵێم بابە ئاخر دەی خوای تعالى لقرآن أفرمي إنما الخمر والميسر والأنصاب والأزلام رجس من عمل الشيطان فاجتنبوه ألي أو باس خمرك أخو نيوتو ويسكي يلين براكم تشاوكم خمر يعني هموشتك كإنسان سرخوشك لو كاتب وتراوى خمر حرشتي عقل إنسان لدز بدا حكمي خمري هي حرامة كابرا أجر وكو أوان قصب كات بلقي بيه على القرآن باس نكره حلال بەڵام کاتێ دێی لە یاساکانی قورئانە تەماشایەکەی بالفعل ویسکی بیرە هەر شتێک ئینسان سەرخۆشکە بەڵکو تریاک بەڵکو ئەوانەی کە ئێستا هەیە بۆنیەکەی سەرخۆشتە بێهۆشتەکە تامیەکەی بێهۆشتەکە وەدەرزی و ئەیدەی لە خۆت بێهۆشتەکە یعنی ئەوانەش حرامە بالضبط لەم ڕوانگەوە تەماشا بکەی خوای تعالی لە قورئانی پیرۆز ئەفەرمێ وەذەکرهم بئەیام الله ڕۆژانی گەورەی خوا بخەرەوە بیری مسلمانان ڕۆژانی گەورەی خوا بیخێتەوە بیری مسلمانان ئەزانی ئەو ڕۆژانە چییە زانایان ئەفەرمن ئەو ڕۆژانەیە کە موسا سەرکەوت بەسەر فیرعەونە خۆ هەموو ڕۆژێ ڕۆژی خوایە ئەی بۆ خوا ئەفەرمێ ئەو ڕۆژانە بە تایبەتی ئەوانە ڕۆژی خوان ئەفەرمێ ئەو ڕۆژانەیان بیرخەرەوە خوای تعالی لە قورئان ئەفەرمێ ئەو ڕۆژانەیان چی ڕۆژێک هەیە لەوە گەورەتر بێ
کە پێغەمبەری صلی الله علیه وسلم تیا لەدایک بووە کە دنیا یەک پارچە لە تاریکیوە گۆڕا بۆ ڕووناکی ئەگەر سەرکەوتنی موسا بەسەر فرعەونا گەورە بێ ئەی لەدایکبوونی پێغەمبەرە بێ چەند گەورە بێ بۆ یادخستنەوەی ئەو ڕۆژە خوا ئەفەرمێ یادیان بخەرەوە بۆ یادخستنەوەی ئەو ڕۆژە حرام بێ کە خوا ئاەتی قورئانی لەسەر ئەگەر بڵێ یاد بخرێتەوە بەڵام پێغەمبەر صلی الله علیه وسلم کاتێ پرسیاریان لێ کرد بۆ ڕۆژ دووشەمان های بە ڕۆژ و فەرمووی ئەوە ڕۆژێک کە تایە لەدایک بووم ڕۆژێک کە تایە لەدایک بووم ئەمەندە پیرۆزە پێغەمبەر صلی الله علیه وسلم تایە ڕۆژی کردووە ئەوان شەڵان دەی کە فەرموو کاکە ئێوەش ڕۆژوو بگرن ئەڵێن بابە ڕۆژوگرتنیش لەوانەیە دروست ببێ بەڵام شتی تریش دروستە خۆشیکردنیش دروستە باسکردنی پێغەمبەر و سنەتی پێغەمبەر و مسلمانان چوکلێت و شیرینی بڵاو ببەخشنەوە و خۆشی بنوێنن و سرود بڵێن دروستە ئەگەر بڵێ چۆن دروستە ئەڵێم ئاەتی قورئانی لەسەرە خوای تعالی لە قورئانە ئەفەرمێ قل بفضل الله وبرحمته فبذلك فليفرحوا با مسلمانان بفضل خوا و برحمت و بزەیی خوا دڵخۆش ببن و خۆشی بنوێنن ئەگەر بڵێ ئەی ئەمە کەی باسی پێغەمبەرە صلی الله علیه وسلم ئەی ئەو رحمته ئەو ڕەحمەتە پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمێ ئینەما ئەنا ڕەحمەت مهداة ئەفەرمێ من ڕەحمەتەک هیدایەتەکەم کە خوا هەدیەی کردووم بە ئێوە وما أرسلناك إلا رحمة للعالمين وزانایانی مفسرینیش زۆریان ئەڵێن ئەو ڕەحمەتە یعنی پێغەمبەر صلی الله علیه وسلم ئێوە ئاەتی قورئان نییە ولا چەنەها ئاەتی تر بڕواتان هەبێ لەوانەیە ئەگەر دانشم باسی کەم 50 ئاەتتان زار بۆ بێرمەوە لەسەر ئەوەی کە ئەمە دروستە ئێمەیکەین نەک دروستیشە هەندێک عولەما ئەڵێن لە سنەتەوە نزیکە لە حەدیثی پێغەمبەریشا صلی الله عليه وسلم هەروەها هاتووە مەسەلەن پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەو ڕۆژەی کە خۆشی کە فەرمووی جوولەکە ئیمڕۆ چیانەوە وەکو خۆشی ئەنوێنن هان بە ڕۆژ و وتیان ئەمە ڕۆژەیە کە خوای گەورە موسای سەرخست بەسەر فرعەونە ڕۆژی عاشورا فەرمووی ئێمە ئەولاترین بە موسا مسلمانان ئێمە ئەولاترین بە موسا ئێمە ئەو یادە بکەینەوە ئێمە ڕۆژووی تیا بگرین ئیتر لەمڕۆ بەدوا عاشورا لە پێشە فەرز کرا ئەمجا دوای ئەوە کە ڕەمەزان فەرز کرا عاشورا بوو بە سنەت عاشورا بوو بە سنەت ئێمە گشت جارێ عاشورا ڕۆژووی تیا ئەگرین و خۆشی تیا ئەکەین لەبەر خاتری ئەوەی کە موسا پێغەمبەری بەنی ئیسرائیل سەرکەوتووە بەسەر فرعەونێکی تاغوت و زاڵم خۆشەویستەکانم مسلمانە بەڕێزەکان وەزانایانی ئیسلامیش زۆریان ئەمەیان بە دروست زانیوە لە ڕوانگەی ئەم ئینانە و دیارە هەندێکی عولەمایش وتویانە سەیریان کردووە ئەم یادانە لە هەندێ وڵات بۆ نمونە لە میسر لە هەندێ وڵات کاکە ڕەقاسە تێرن ئافرەت تێرن ڕەقسەکا بە ناو پێغەمبەر صلی الله علیه وسلم شتی ناشەرعی ئەکرێ لەوانەیە شەریک بۆ خوا قەرار بدرێت شتی گوناح ئەکرێ هەندێ زانایان فەرموویانە بۆیە بە دروستیان نەزانیوە و تویانە لەبەر ئەوەی ئەو شتە ناشەرعانەی تیاگرێ ئێمە ئەڵێن ئەگەر وا بێ گەرێ واز لە جەژنیش بێری چخوا چی ڕۆژی ئەوەی ڕۆژی جەژن گوناحی تیاگرێ دەیتو گشتمان باواز بێنین تر جەژن نەکەین کەسێ وازی لێ بێرێ خۆشترین ڕۆژ لا ئێمە ڕۆژی جەژنە گوناحیشی تیا ئەکرێ خۆ نابێ لەبەر خاتر گوناحێ تۆ حکمێکی شەرعی بگۆڕی تو بڵێ گوناحەکە مەکە مسلمانان تو بڵێ کاکە ئاوا بیکە وەک ئێمە ئێستا لێرە دانیشتوین کامتان گریانتان نایە بۆ ئەو ذکرە خۆشانە کە ئەم گەنجانە ئەیکەن کامتان گریانتان نەهات کامتان کاتی ئەم حەدیثانەتان بۆ ئەخوێنرێتەوە فرمێز بە چاوەکانتان نایەتە خوارەوە کامتان ئەمڕۆ دڵخۆش نین هەنی ئەگەر یاد بەم شێوازە بێ کە ئێمە ئەیکەین من ئەڵێم ئەگەر نەک هەر دروست نییە بەڵکو والله ئەعلەم لە منۆ نەبێت چونکە لە زوانی هەندێک لە ئەزانایانەوە فەرمێ ئیلە الاستحباب ئەقرب ئەمە لە سنە دۆ نزیکترە ئەوان عوزرە تێرنەوە یعنی هەندێ شت تێرنەوە بەڕاستی هەرجێ ئەوە نییە کە باز بکرێ هەرجێ ئەوە نییە کە باز بکرێ ئەوانەی کە بەڵگە ئەهێننەوە لەسەر ئەوەی کە ئەم یادە دروست نییە بەڵگەکانیان بەڕاستی ڕێزمانیش هەیە عولەماشن ئەیان خێنە سەرمان بەڵام بەڵگەکانیان هیچ حکم لە جێگایش لە هینی شەرعیە جێگەی نابێتەوە ئەوان بۆ یادەی وەتەنیەکانی خۆیان دەبا ئازان بڵێن یا ئەو یادانەی بۆ مەلیک عەبدوڵڵا ئەکرێت و شمشێر با ئەدرێ و هەر خۆیان هەڵبەزەکەن با بڵێن ئەوە حرام دەبزانەتوان بڵێن حرامە کە جیای ناشەرعی شەکرێ دە ئازان بڵێن کوڕێکی مەلیک عەبدوڵڵا بنە ماڵەی فەهەد کە لە یەک قومارخانەیە 90 ملیۆن دۆلار خەسارەکە دەبا بڵێن ئەوە حرامە بۆ کرێ
ئەو نەوتی مسلمانان بۆ ئەدرێتە قمارخانە. سیرەکەی برا بەڕێزەکانم، یعنی بەس بۆ یادی پێغەمبەر صلی الله عليه وسلم حەو حەساسیەتە هەبێ بۆ هەفتەی محەممەد عەبدولوەهاب، هەفتەیەکیان داناوە بۆ یادی محەممەد عەبدولوەهاب، ئەڵێ بۆ ئەمە دروستە، ئەڵێ لەبەرەوەی محەممەد عەبدولوەهاب بوختیانی زۆر بۆ ئەکرێ، ئێمە لەو هەفتەیە جواب دەینەوە. ئەی توخوا کێ هەیە ئەوەی پێغەمبەر ئەمڕۆ دژایەتی بکرێ و بوختیانی بۆ هەڵوەسرێ؟ ئێمەش با لەم ڕۆژە ئەمانە جوابی بدەینەوە، با هەموو عالم بزانێن لەم کوردستانی خۆشمانە هەیە دژایەتی پێغەمبەرەکە صلی الله عليه وسلم. دەی با خەڵک بزانێن ملەتی کورد چەندێ مسلمان ئەو کاتە ئەو کابرا پەشیمانە بێتەوە، دێتە خۆیان لەوانەیە خەڵکێکی زۆرێ پێغەمبەر ناسێ بۆیە دژایەتیەکە.